سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی بە دیاریکراوی لەسەر ڕێگای دووسایدی سۆران دێڵزیانم ئەوەی لە منەوە دیارە سوتانی دوکانێکە بە دیاریکراوی نزیک نیو کاتژمێرە بێ ئەم دوکانە سوتاوە دەمەوێت لەگەڵ خاوەنی دوکانەکە قسە بکەم سڵاوت لێبێتەوە کاتت باش سەلامەتیە بە خۆتان سپاس دەکەم باسم لۆ بکە سەرەتا ئەم دوکانەی تۆ چۆن سۆتا بۆچی سوتاوە بەڵێ دیارە دوکانەکەمان دوکانی شەکەراتە سەرەتا زۆر بەخێر بێن بەخۆم لێرە بووم هەتا کاتژمێر 12:20 هە لێرە بووم هیچ کێشەمان نەبوو چوونەوە بۆ نان خواردن لە ناکاو تەلەفۆنان بۆکردن گوتیان دوکانەکەت ئاگری گرتیە شکر کە هاتی نەهێرە و ئاگری گرت بوو بەرگری شارستانیش هاتوو خەڵکەکەش هاتوو ئامادە بوو ئاگرەکەیان کوژاندەوە بەڵام بەداخەوە هیچ شتێکی دەرنەچووە تیمەکانی بەرگری شارستانی کە هاتن و ئاگرەکەیان کوژاندەوە ڕوون نەبووتەوە کە هۆکاری سوتانی دوکانەکەت بۆچی دەگەڕێتەوە بڵێ بڵێ دیارە ینی بەرچاوش دیارە دوکانەکە ئاگرەکە تایبەت لە بە کارەبای بووە کارەبای سوتانی کارەبای بووە شۆرتی خاوەنی دوکانەکەی خۆت ماڵت لێرە لە نزیک دوکانەکەی ئەگەر بڵێ من خۆم خاوەنی دوکانەکەمە ماڵەکەشم هەلێرەیە نزیکە هەلێنزکە ینی بە پیان ئەچین و دێنەوە تقریبا 200 مەترێک دوورین لە دوکانەکە هەر خاوەنی ینی چەندت بەرکەوتووە ئەگەر خاوەنی دوکانەکەی تۆ چەند زیانی بەرکەوتووە بەخوای وەکو مواد باە 5-6 میلیۆن دینار زیانمان بەرکەوتووە غەیری دوکانەکە و سەڵازە و مزەمیدە و ڕەفەکان و سوتانە 5-6 میلیۆن دینار بەس موادەکەمان سوودایە دوونێمان مواد هێنا لە شانسە دوونێ موادمان هێنا پڕمان کردێ و ئەوڕۆژ ئاگری بەربێ سوتانی ئەو تەواوی کەلوپەلەکانی دیکە هیچ شتێکت لە ناو دەست بردۆتە دەرەوە کە نسوتابێت یات هەموو سوتاوە نەخێر هەموو سوتاوە ها دوونێ ینی دوونێ تقریبا بۆ نیوڕانێ موادەکەمان هێنا دوکانەکەمان پڕ کردەوە هیچمان نەبردیتەوە هەر هەمووش سوتایە ناوی خۆت بە دیاریکراوی بڵێیت ئاماژە بۆ بکەم کاتی هاتنی تیمەکانی بەرگری شارستانی ماوەی چەند توانیان ئاگرەکە کۆنتترۆل بکەن بەڕاستی بەرگری شارستانی تیمەکان دەستیان خۆشببی ینی لە کات و وەختی خۆی گەینەجێ بەڵام ئاگرەکە ئەوەندە تەشەنەی کرد بچکام و پلاستیکە دیارە هەموو پلاستیکە ئاگرەکە ئەوەندە تەشەنەی کردبوو هەتا گەیشت نەجێ ئاگرەکە دوکانەکە کامل سوتا بوو ئاگر کوژێنەوەیەک تێدا نەبوو کە بتوانن بەڵێ حریقمان هەبوو حریقی دەست پیشمان هەبوو دوو حریق سێ برادری حریقیشان هێنان بەڵام ئاگرەکە لەو حەدەی چوو بەدەرێ بە حریقی دەستی بکوژێتەوە ئیلا حریقی بەرگری شارستانی نەبێ ئەوە بۆگەنە سپاس بەڵێ ئەو دیمەنانەی دەبینن کەمێک لەمەوبەرە کە سوتانی دوکانی هاوڵاتیەکە لە بە دیاریکراوی دەکەوێتە دێڵزیان لەسەر ڕێگای سەرەکی ئیدارەی سەربەخۆ بۆ سۆران ئەوەی دیارە گەر هاوکارم دیمەنەکان بگۆڕێتەوە تەواوی دوکانەکەی سوتاوە و خۆی دەڵێت زیانی 5-6 میلیۆن دیناری بەرکەوتووە هاوکات ئاماژێ بەوەشدا تیمەکانی بەرگری شارستانی لە کاتی دیاریکراو گەشتنە شوێنی ڕووداوەکە بەڵام وە خۆی ئاماژێ بەوە داوا پێدەچێت بەهۆی شۆرتی کارەباوە بێت ئەو کاتێککە گڕی گرتو دوکانەکەی خۆی لە دوکانەکەی نەبووە بەڵێ